بۆ ناسراوە و بەپێی ئەو داتایانی لە بەردەستدایە ئەوەیەکەوە لەگەڵ ئەوەی تر خێرایی بڵاوبوونەوەکەی زیاترە لەوەی پێشوو. وەکو نیشانە و چارەسەریەکانی زۆربەی وەکو ئەوەی تر دەبێتن، بەڵام ڕێژەی بڵاوبوونەوەکەی خێراترە لەوەی پێشووتر. بۆیە ئێمە چەند جارێک دووپاتی ئەومان کردیتەوەکەوە خۆمان هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بین، بە تایبەتی بەکارهێنانی دەمامک کەوا کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر ئەوەی بڵاوبوونەوەکە هێواشتر بکاتن. سەرەڕای ئەوەی گشت ئامادەکاریەکان کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر، پێداچوونەوە کراوە بە پلانانەی کەوا چۆنیەتی دەستنیشاندن و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و چارەسەرکردن و ڕوبەڕووبوونەوە بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوش ئێمە لە شاری هەولێر نەخۆشخانەیەکی تایبەت بە چاودێری چڕ کە خۆی لە چل قەروێلە دەگرێتن، ئەویش دەکرێتەوە ئامادە کراوە بۆ ئەوەی لە کاتێک ئەگەر هاتوو ژمارەکانی نەخۆش زیادی کرد و پێویستیان بە چاودێری چڕ بێت بۆ ئەوەی ئێمە ئامادە بین ئەگەر هاتوو ژمارەکان ڕوو لە زیاد بوون بکاتن. بەڵام هیوادارین ئێمە هەمومان بەیەکەوە هاوکاری یەکتر بین، هەر هەمومان بتوانین جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدەین، ڕێکارەکانی تەندروستی لە شوێنەکان ئەنجام بدرێتن، بە تایبەتی لە شوێنە گشتیەکان، لە چێشتخانەکان، لە مۆڵەکان، لە تەنانەت لە پارکە گشتیەکان، لە شوێنە گشتیەکان. ئێمە کە پابەندبوونمان بە ڕێنماییەکان تەنانەت بەکارهێنانی دەمامک یان ماسێک لەوانەیە کاریگەریەکی زۆری دەبێتن لەسەر ئەوەی کەوا خۆمان پارێزی. بە تەکید ئەو ڤایرۆسە ئەو سترەینە نوێیە لەبەر ئەوەی نیشانەکان و چارەسەری وەکو ئەوەی ترە، بەڵام ئەگەر هاتوو خێراییەکەی زیاتر بێتن، خەڵکێکی زیاتر توش بێتن، ئەوە لەوانەیە بگاتە حدێک چارەسەرکردنی ئەستەم بێتن. لەبەر ئەوە باشترە پابەند بین بە ڕێنماییەکان. دوای ئەوەی کەوا بڕیاری کردنەوەی قوتابخانەکانیش درا لەلایەن لیژنەی باڵاوە، تاوەکو ئێستاکە ئێمە تیمەکانی چاودێری تەندروستی، چاودێری قوتابخانەکان لە بەشی پاراستنی تەندروستی و هەروەها تیمە مشتەرەکەکانمان هاوبەشەکانمان لەگەڵ بە سەرپەرشتی پارێزگای هەولێر و بە ڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە نزیکەوە بە دوواداچوون دەکرێتن بۆ هەموو قوتابخانەکان بۆ هەر حاڵەتێکی پێشبینی کراوە یاخود ئەوانەی کە نیشانەیان لێ دیار دەکەوێتن، چ قوتابی بێت، چ مامۆستا. وەڵە بینەرانەوە بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەنووسی دکتۆر دلۆڤان محەممەد بوو کە تیایدا ئاماژەی بەوەدا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا واتە زنجیرەی نوێی کۆرۆنا خێراترە بەراورد بە جۆرەکەی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا و بەڵام ئاماژەی بۆ ئەوەش کرد کە ڕێکارەکانی چارەسەرکردنی پەتاکە بە هەمان پێشووترە، واتە هەمان ئەو ڕێکارە تەندروستیانی پێشووتر پەیڕەو کراوە، ئێستاش هەمان ڕێکارەکان پەیڕەو دەکرێت. ئەمەش لە کاتێکدا لە سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا بەرپرسانی تەندروستی شارەکە ئاماژەیان بەوەدا کە ئەوان ئامادەکاری تەواویان کردووە و جەختیان کردەوە لەوەی کە دەبێت هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بن و لە ناوەندەکانی خوێندنیش خوێندکاران و قوتابیان دەبێت پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن. بەپێی قسەکانی سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی کە بەر لە بەیانی ئەمڕۆ ئاماژەی پێدا باسی لەوە کرد کە سەرەتای مانگی ئازار کاتی سەرهەڵدانەوەی شەپۆلێکی دیکەی ڤایرۆسەکەیە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەی وت کە پێشبینی دەکرێت لەو کاتەدا دۆخەکە خراپتر ببێ و شەپۆلێکی تر ڕوو لە ناوچەکە بکە. دەگەڕێنەوە کۆنفرانسەکەی ڕۆژنامەنووسیەکەی بەرپرسانی تەندروستی وەزارەتی تەندروستی هەولێر. گرنگترین شت جێبەجێکردنی ڕێنماییەکانە. ئێمە تەوسیاتیمە بۆ ئەنجومەنی وەزارەت و وەزارەتی تەندروستی ئەوە بووە ئەگەر هاتوو ژمارەکان وەکو خۆی ئێستا بمێنێتەوە ڕوو لە زیادبوون نەمێتن، دەکرێت ئەوەی کە ئێستا پەیڕەو دەکرێتن تەنها زیاتر جەخت لەسەر جێبەجێکردنی ڕێنماییەکان بکرێتن. ئەو لیژنە هاوبەشانەی کە هەیە لەگەڵ قایمقامیەتی هەولێر، چاودێری
تەندروستی کارەکانیان زیاتر ئاکتیڤ بکرێتەوە بۆ ئەوەی پێشگیری بکرێتن لەوەی نەخۆشیەکە تەشەنە بسەنێتن و ژمارەکان زۆر زیاد بکاتن. بەڵێ ئەوانەی کە تاوەکو ئێستا دەست نیشان کراون ئەو 5 حالەتە ئەوانن کە ناو شاری هەولێرن لە تەمەنیان لە نێوان 20 تا 40 ساڵە ڕەگەزی نێر و ڕەگەزی مێی تێدا هەیە بە دوواداچوونی زیاتر کرایە بۆ ئەوەی بزانین سەرچاوی ئەو ڤایرۆسە نوێیە لەکوێ وەریان گرتویان لەکوێ ئەوە کرایە بە دوواداچوونی زیاتری لە بۆ دەکرێتن بەردەوام تیمەکان بۆ ئەوەی لەوانەیە نەخۆشی تریش هەبێتن ئەوانە بەردەوامی بۆ بکرێت سەرڕای ئەوەی کەەوە ئاماژەمان پێدا لە ناوەڕاست و باشووری عێراقیش ئێستا ژمارەکان زیادی کردیە پێویست دەکاتن ڕێکارەکان لە خاڵەکانی پشکنینیش لە نێوان شارەکان تونند و تۆفتر بکرێتەوە بۆ ئەوەی ڕێگە بۆوە نەندرێتن یاخود کۆنتترۆلی ئەوە بکرێتن کەەوە ئەو ڤایرۆسە نوێ یان زیادبوونی ژمارەی نەخۆشەکان لەو ڕێگەیەوە ڕێگیری لێ بکرێت. وەزیری تەندروستی عێراق ئاماژەی بۆ ئامێری پێشکەوتویانی بۆ دەستنیشانکردنی